speaking English with my okay? I am living in a house. City. من نام إناس إدريسة تسخوشي لهم كلها كم سواتر من صالح كيكا أم كلها فيري إنجليزي معني إنجليزي وآيني معركات. السلام عليكم. من نام محمد أبو بكر هاتوم ورخلاي وقتابيان كوادارم أي دوريبهم كادي بكريتوه فيري زمان كان معنا كان واروا پروردهیش فير معنا كانوا يوادارم دسخوشياني بويان. صوت أنا من نام دالين هرشة لرخلاوي كتابي كردستان هاتوم زور صاز وما وصلنا كم درسي إنجليزي وبرورده كان أخوانم زور صاز وما وصلنا كم ودستيان خوش بس. نام أنا مختار بخيراتي بدسجاي بخشينا كم بوم كلي كرديانا ده كان زمانك ما فيها كانوا بهوايس بيني حمص صالح بكريتوه. صوت أنا من نام مريانة جمالية دسخوشي لهم رخلاو برزة كم شوي حامين بيست معناه مزماني أدبي كانوا إنجليزي بو إمصال بيست معناه كأتشنا بوليش دستخوشي لم رخاوة كم. When we are playing, I can before the verb. Okay. Just listen to me carefully. Present continuous. الرحمن الرحیم دیارێ وەکو دەستگای خێرخوازی بەخشین بەشێکی زیندومان هەیە لە دەستگاکە کە بەشی منداڵانی بێباوکە ئەم بەشی منداڵانی بێباوکە ئێمە بە ژمارە نزیک بە 1160 منداڵی بێباوک موچەی جێگیر و سابتی هەیە ئێمە لای ئێمەوەتە هەموو مانێک لە کاتی خۆیان موچە وەرەگرێ ئەم مناڵە بێباوکانە ئێمە چەندێک پەرۆشین بەوەی کەوا لە ڕووی مادیەوە تەمویلیان بکەین داعمیان بکەین یارمەتیان بین پیان بگەێنین دە ئەوەندە پەرۆشین لە ڕووی علم و معرفەت و زانست و کللتور و ئەدەب و دین و خۆڕەوشتیانەوە پەروەردەیان بکەین بۆ ئەوەی کە لە داهاتوودا لە مستەقبەلدا لە ناو کۆمەڵگادا منداڵێکی سوودمەند دەرچن منداڵێکی تەندروست دەرچن لە ڕووی علمەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی معرفەتەوە لە ڕووی ئاداب و سلوک و وەڵسوکەوتەوە بۆیە ئەو پەرۆشیەمان هەیە کە ئێمە لە هەموو شار و شارۆچکەکان لە نووسینگەکانمان ئەو نووسینگانەمان کە سەرپەرشتی منداڵە بێباوکەکانەکەن لەو شار و شارۆچکانە دەورەی تایبەتیان بۆ بکەینەوە خولی تایبەتیان بۆ بکەینەوە زۆر جار خولەکە درێژخایەنە زۆر جار بە گوێرەی فرسەی تەحتیلەکەیان کە لە قوتابخانە تەحتیلە بن و کەونە بەتاڵی ئەم ساڵیش خۆشبەختانە لە زۆربەی شار و شارۆچەکان ئێمە ئەو لەو نووسینگانەی کە منداڵی بێباوکمان هەیە ئەم خولانەمان کردوتەوە سەرپەرشتیانەکەین تەمویلیانەکەین بۆ ئەوەی کەوا دەرسەکانی خۆیان هەم ئەو دەرسانێک کە لە مەدرسە ئەخوێنن سوودی لێ وەربگرن لە ڕووی زمانی عەرەبی و لە ڕووی زمانی ئینگلیزیەوە و پاشانیش بە ئیزافەی ئەوە دەرزە ئاینیەکان دەرسێدا ئەو دەرسانەی کەوا باسی ئاداب و هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانەیەکە ئەم مناڵە لەگەڵ دایکە لەگەڵ مامۆساکەیە لەگەڵ هاوڕێکەیە لەگەڵ دراوسێکەیە ئەمانیان فێر ئەەکەین بۆ ئەوەی وەکو عەرزم کرد مناڵێکی تەندروست دەرچن لە دووار ڕۆژدا ئێرەش ئەم ڕۆژکە لە شاری هەڵەبجە بە سوپاسەوە بۆ ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان کە بیناکە هی ئەوانە و مامۆستاکان لە جیهەتی ئەوانەوە دابین کراوە کە ئەم دەورەیە ئەم خولی ئەم مناڵە بێباوکانە لێرە ئێمە جێبەجێیەکەین نزیک بە 57 منداڵێکمان هەیە لێرەکە زۆر بە شێوەیەکی ئەکادیمیانە زۆر بە شێوەیەکی ڕێک و پێک و موسساتی لێرە دەرسەکانیان پێ ئەودرێتەوانێ و ئەو خزمەتیان ئەکرێ مامۆسای تایبەتیان بۆ ئامادەکردوون دەرسی تایبەتی و منهەجێکی تایبەتی و گشتگیر و ئەوەی کە ئەو مامۆسایانی کە لە بواری پەروەردەیە شارەزاییان هەیە لەسەر ڕێی ئەوان کە ئەو منهەجانە دانراوە لێرەش زۆر بە باشی بەڕێک و پێکی دەورەکە ئەڕوا بڕێوە و لە ڕووی غیاباتەوە زۆر مەزبوطن و لە ڕووی مامۆستاکانەوە زۆر پرۆفشناڵ و بە هەر حاڵ هینی خۆیانە پسپۆڕی خۆیانە کە ئەو منداڵانە پەروەردەکەن دوعای خێریان بۆکەین دەستخۆشیان لێەکەین و دەستخۆشی لە خێرۆمەندان و دەوڵەمەندانەکەین کە بتوانن تەمویلی ئەم نەوعە ئەم جۆرە ڕێکخراوانە بن ئەم جۆرە دەورانە بن ئەم خولانە بن بۆ ئەوەی کەوا بە هەموو لایەکمانەوە بتوانین زیاتر و زۆرتر منداڵی تەندروست و منداڵێک لە مستەقبەلە منداڵێکی سوودمەند بێ هەم بۆ خۆی هەم بۆ خانەوادەکەی هەم بە ناو کۆمەڵگاکەی مناڵێکی تەندروست و باش پەروەردە بکەین.